تیمەکانی بەگەری شارستانی کەرکووک لە هەوڵی تاقیمکردنی ناو شاری کەرکووکە دامان ناوە باینیان وەختی داوامی ڕسمی ئەو دەوایرانی کە هاوڵاتی زۆر اختیڵاتی لەگەڵایەتی ئەو دایرانە تاقیم بکەین ئەو شوێنانی واخوا نەکرا مەسابی تابێ ماڵ ئەو شوێنە تاقیم بکەین ئێوارانش ئەو گەڕەکەی ئەو شوێنانی وا هاوڵاتی زۆر سەدانێکە ئەو شوێنان تاقیم دەکەین ئینشاءالله و بەردەوام دەبین حتا ئاخر دەقی ئەم ڤایرۆسە ناوی شاری کەرکووک هەیە. ئێمەش هەموو ڕۆژ تاقیمەکەن ئەمە ئیسیفادەیە بۆ ملت بۆ شعب وقایەیە زۆر ئیسیفادەی هەیە خەڵک حتا ئەو نەخۆشیە نەیگیرێ. دست پێکێ ئەم دەستخۆشیên حکومەتە خۆیان هەرێما کوردستانی دکن ku wel herêma Kurdistanê kiriya hikûmeta Herêma Kurdistanê bibit nimûne bû evan welatên Ewropa. Me ji wekî gencet zaxo gencet xwebaxş ev cihêt bajirvaniya zaxo raşandîn me diya dibare em carek dî biraşînin be. کی هفکاری که ما با درمانش دابین کردیم کمک خو بخشا رابیده رشاندن جادا دستخوشی وانت کی وکی هفکاری گلوانت دستخوشی وانت کی وکو بنجه بلکو افشفک بوچونت به فکرک بو سرانسری مزاق امرابین به هوا که برفره گل جتمد مزاخو هوا که برفره چکن بو رشاندن باجری مرزاخو. لە پێناو پاراستنی سەلامەتیە وڵاتیانە هەستان بە دەرمان ڕێژکردن و پاکردنەوەی شاری دەربەنی خان بە هاوکاری تیمەکانی ئاسایش و پۆلیس و هاتشۆی دەربەنی خان شارەوانی دەربەنی خان کوچە و کۆڵانەکانی شار شوێنە گشتیەکانی شارمان پاکردەوە لەبەر سەلامەتی هاوڵاتیان. ئێمە ئەبێ کارێ بکەین ئەم وایرۆسە خۆی نەوینە قاچی ئەم وایرۆسە ئێمەین ئێمە ئەیگۆزینەوە ئەگەر ئێمە نەچین بۆ ماڵان نەچین وەم لاوەلا نەچین بۆ دوکان نەچین بۆ ئەولا ئەم شتە ناوێ ئەبێ ئێمە خۆمان لەم میکرۆبە خۆمان پارێزین بە ئومێد خوا بە ئومێد خوا بە ئومێد خوا ئێمە ئەم میکرۆبە لە ملمان ئەوێتەوە ئەبێ سپاسگوزاری حکوومەتی شوین کە هاوکاری ئەو خەڵکە ئەکا کە ئیش ئەکا بۆ ئەو خەڵکە.